سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. ئێستا کاتژمێر 3:30 شەوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئێستا خەوتون، بەشێکی دیکەشیان خەریکی خۆ ئامادەکردنن بۆی بچن موچەکانیان وەربگرن. دوای زیاتر لە 80 ڕۆژ موچەی مانگی 5 دابەشەکرێت. جا ئێمە پێمان خۆش بوو لەم بەیانیە زووە کە بەشێکی زۆر لە خەڵکی خەوتووە و بەشێکی دیکەشیان بە پەلەپەل ئەیانەوێ بچنە بەردەم بانکەکان و موچەکانیان وەربگرن و لەسەریا بۆسن. بینەرمان بن ئەمڕۆ لەگەڵ بەشێک لەو موچەخۆرانە گفتوگۆکەین با بزانین ئەم ماوەیە دۆخیان چۆن بووە کە زیاتر لە 80 ڕۆژ بێپارە بوون یاخود بێ موچە بوون و لەگەڵ ئەوشا بەشێک لە کاسبکارانیش وەرەگرین با بزانین بێموچەی تا چەند بازاڕی ئەوانیشی خراپ کرده بوو تا چەند موچەخۆر و کاسبکار پێکەوە یەکتر تەواوەکەن. بینەرمان بن بەرنامەیەکی تایبەتەکەین و بارەیەوە. السلام عليكم. شوين دايك جان؟ دسم ماسكم أحوال شونه؟ والله أوتين مجاني مخاتم ثواني شكل وزختو أري بخوا أري والله دعما أري بخور بعنا بخوا تو ساعات شنو وليري؟ والله ساعات تنبو توار شواري بياني وليري؟ أري والله أنا كم كردو هاتم أري رداني نيجي بياني وهاتو بوير بوي كم وشكد ورقري؟ بله أظن لنيجي بياني وهاتوي دنيا تاريخ بوا كم كردو بينزا زالج ما بتاكسي هاتم بس كريتو كتوريكو بيك عمري دي بل شي قرا شكواتي؟ شيدان واتي أري والله شيداني زرقته إنا بخوا لا كوري قرم شلون بريت كرت؟ والله بدا معي بخرز قوله وبابينا كورة هالواز مالي بينا بس كي سر سورة مني أشكي داري قوس أنا أخوي روسوشت نية أنا بخوا هذا وانا بجي ممريه عيسى الأوية والله بس أخوت زانيها أواني كليرن خانة نشين هم يعني ثمانية شانية والله تأتي داري كمان مش ثمن مزورة توش ثمانية كان زورم ثمن بخوا ولا شني هردو خاتم توانية أي خوي أنا بخوا ثم بلا دكتورين هين أكيد أيقو عملياتي تنبخنا عمليات بتشبكم بارك بارك تقرص كم باب أمري من نزعة بيو أنا دور لجانب دور سنة كتو أول أيوة بتناها توي ها بتناها توي والله شايخة كده لو سمعنا لقرتو عمري دليز بي لمزقوها تواني كتي الريوتم والله بينزا زالم معاوتي قيناك دوها زالم وتمنانا ماما لو تكبا حرمتا ناوي من لقرها مساعخة جنب بخوا بخوا ناوي شاكد ورا قريتو وريتو والله أكثر قال الرموها مشانو بتاكسي والله أمس جينو شان صار خصمته أبو والله فيها كمل تربية أبو والله فيها كمل تربية أبو بس صاخبون بيه وين عليك السلام عليكم السلام يا أخبار بخير شو دايك جان؟ دس ما سقم أحوال شونه؟ يا أخوة سلامتك قربانة تندرسي شونه باش يشكر ولا أنا بخوا باجنيم بوشي شكلما ربوما زختما جقدم عملياته بسم عملياته مشوا بعزي معاشة كمان كرياتين بخوا ماني لقى كرة ما بينصو بنجاين بينصو بنجاز عليها بخوا مانجي همو مانجي بينصو بنجا بينصو 50,000 بس شي يدري يتك أو كهرباء ليه وبوسي همو مانجيش أو كهرباء يتو بالعكس إذا والله بقول أما بعزة كمان بس يمان معاش يقيدي نخوش بخوا نخوش ما يشون هذا والله خوش هذا زايد يتبقول بأنا أمدو بنا مع أخوات يعني عالم يعني بريو جيان نما وجوزران نما باشا تو
یعنی ئەمە ناوەنیشی ینی خەڵکێک بەم تەمەنەوە دوای خزمەتکردنی چەندین ساڵ لە فەرمانگەکانی حکوومەتی کوردستان بۆچی ماڵ نەما سەری پیانەکەم بۆ خەڵک کۆکەمەوە بۆ دەڵان قەسەم بخوا لە ژیان ئەوە پەنجی پیان ناکەم ئەم برەکە بام جارە بۆ دەنگدان بۆ ئەم حیزبانە ئارێ بەخوا نایکەم تەواو ژیانم نەما ئەو هەموو دەنگەت کۆ کردەوە بۆ ئەم حیزبە دەسەڵاتدارانە ئەم هەموو دڵسۆزیەوە شان دڵی خەڵکمە یێشان قسەم بە خەڵگەوت هەموو ڕۆژێ بۆ من ئەگەڕام ماڵە و ماڵ و بۆ دوکان تو خوا دەنبن بۆ حیزبە ئەبێ دەنمان پێبن ئەویشە دەمانەکە بوو کەگامان بەچی پاداشی دەنگدانەکە بوو ئەوەیە کە هەموومانێ مەعاشەکەمانەیەنێ ئەگەر ئێستا هەموومانێ مەعاشەکەم دەنێ بەخوا کەس فەخیر نابێ بەخوا هەموو بژینەوەوانێ بزانم سعات چەنە ئێستا واسەری مۆبایلەکەم بکەم ئێستا سعات 5 بڵێ اینجا ئەمە تایەتی لە 12 شۆ لێرەیە ینی 12 شۆ بۆ نوێی بەیانی ئەوە چەند سعاتەکە 9 سعاتەکە ئەبێ 9 سعاتە لێرەیە بۆستی هەتا موچەکە وەرە بە قەڵە باڵخی و پاڵەپەسی و پیا گەرمە جەوەکەی گەرمە لەوانەیە تای بێت حاڵاتێکی تایبەتی هەبێ ببورێتەوە لەەوەش خۆی بچێتە بەخوا مجگەرم ئەمەلیاتە پشتم ئەمەلیاتە کاکە من نەخۆشی دەشخایەنم هەیە ئەم گەرمە و قەڵەباڵەکەی لە ئایبەت هایمەڵەوەکە شەیتان بازار ئەگەر بەیانی تیۆڵا پارە نەماوە ینی ئەم خەڵکی کە لێرەیە ئەترسێ پارەکە تاوە بێ بەری نەکەوێ بۆیە یەکیا من خۆمم لەبەر ئەوە زوویم ئارێ بەخوا زووەری گرم و نەجاتم بێت وەری گرم و بیم کەم دەست کودە صاحب خانۆکە بێ قەزابی قەرزاری بەخوای دوومان خەزم کردوە ئەومە بە کرێخان و دوومان ئەرێ بە ذاتی خوا ئەرێ بە ذاتی خوا ئێکاکە گیان چی بکەم کاسبکارم نییە کاسبکاری هەیە نییە ئەم تۆزە معاشەیە ئەم عاشش ئاواییەن چی بکەین نازانین خوا بیانێتە سەر ڕێ ڕاست و خوایە دڵیان نەرم بێت و بەزایان بە مەخلوقە فەقید و هەژارا بێتەوە چی بکەین بە قوربانە لەشی ئەوە ساخکە یاخوا ئێوە ئەوەسان درێژ بێ و خوا ئێوەش مۆفەقتان کە و خوا لە دایکتان نەسێنە ڕۆڵی گیان سەلامەتکە یاخوا دەستە خۆشە ئێستا دوای نوێژی بەیانیە و وێشتان ڕۆژ نەبەتەوە دنیار تاریکە لە بەردەمی شێک لە بانکەکانی سلێمانیان لە بانکی توی مەلیکین بەشێک لە موچەخۆرانی خانەنشینکرا و لێرن بەیانی زووە و وەکوبینن تاریکە ینی بۆی کە سەریان بەرکەوی هاتوون بۆ ئێرانجا ماوەی چەند کاتژمێرێکی تر ینی لە چەند کاتژمێرێکی داهاتووە ئێرە بە تەواوەتی قەرەباڵغی بۆ پڕەبێت لە خەڵک بۆیە بەشێک لەو موچەخۆرانە بۆی کە زوو بەریانکەوێ و بۆ ئەوەی کە زۆر دوان نەکەون بۆی کە زۆر تاخیر نەبن و بۆی نەکەونە ناو گەرماکەوە بەم بەیانی زووە هاتن کە ئێستا کاتی نوێژی بەیانیە و بەشێک لە بەشێکی زۆر لە خەڵکی ئێستا خەوتون ئەوانیشی کە خەمی وایانە کە موچەکان وەرەبگرن ئەوان ئێستا هاتوون منەمەوێ بچمەلایەن و چەند گفتوکەیان لەگەڵا بکەم با بزانم بۆچی بەم بەیانی زووە هاتوون و وەچێڵن لەسەر موچەکانیان و لەسەر دواکەوتنی موچەکانیشان ئەمە ئێستا ئەم پیاوە بەڕێزە لە بە تەکسی هاتووە پیاوێکی بەتەمەنە پێم خۆشە ئەو پیاوە بەڕێزە وەربگرم اینجا دواتر بەشێکی تریش لەوان هەر وەرەگرمەوە ئەوە بە تەکسیەن لەبەروی کە تەمەنیانەیە و بە ساڵات چوون بەخێر بن یاخوا سەلام عەلەیکوم بەخێر بی دەستە ماسەکەم ئەحواڵە چۆنە سەلام عەلەیکوم مامۆستای گیان دەستە ماسەکەم ئەحواڵتان بەم بەیانی زووێشتان کەڵەشێر نەیقوڵانوە هاتوون بۆ ئێرە ئارە وەڵا بۆچی وەڵای بۆ مەحەش بۆ معاشەکەتان بەڵێ بۆچی ئاوا زوو هاتوون وەڵای لەبەر وێستەرەیە و بەرمام بکەوی ئینشاءالله ئارە وەڵا اینجا کەمێک ئێرە قەرەباڵغە بێ ینی دو سێ ساعتێکی ئیجا بەڵێ بەڵێ ئەوە هاوڕەکانی ترشت هەروە هاتن بەڵێ لەکوێ هاتووی وەڵام من لە تاپگەی سەرچنارەوە ینی هەر لە سلێمانیەوە بەڵێ هەر لە سلێمانی شەوە هاتی بۆ بانکێکی سلێمانی بە بەیانی زوو ئارە وەڵا ئێستەوە بۆی کە بەرمام بکەوێ بۆی کە بەرتام بەڵێ بەڵێ خانەشین کرای وایە بەڵێ لەش ساق بخۆ ماوشێنەکە موچە وەرنەگرت جێگا ڕێزی قوربانت بم ماوچێنەکە موچە وەرنەگرتووە وەڵایی وە بوو بە چوارمان مای 12 مان وەرنەگرتووە لە 80 ڕۆژەوەتان نەگرت ئارە وەڵا چۆنتان بەڕێ کرد وەڵایەکی خوای گەورە پشتیوانمە بێ مانگی پێنج کردو و قەنعاتمان کردوێت تر بێ قەنعات بە ناڕەحەتی هێناوتانە تێرەوە هەر وەڵای تەبعاً
والله سلامت ان شاء الله قربان بم قربانە بم جا سەیە کەمێکی ترێرە زۆر خەرەباڵەغە بێ بله ئەلێرەوە ڕۆی انا والله سلام علیکم مامۆستا جان سلام علیکم باشە قوربانی جان سلام علیکم باش نەحاڵتان چۆنە باشن شکر باشە قوربانی جان من ئارشم مامۆستا جان چۆنی ئەحواڵ چۆنە شوني باشی بە كاكا قوربان ئەحواڵە باشی بخير بيا اخوة قوربانە بم خی گەورە سەلامەت کایە امين اجمعين خی گەورە سەلامەتان کات تۆ سەرە گوتو بۆ مەعاشەکە وایە دوانزو بينج دقة ساعات چەند هاتی ساعة دوانزو بينج دقة لە 12 دەخەواتی بۆ ئێرە یعنی 12 دەخە بينجا قيمه ليله یعنی ئەم شەو نەخەوتون انه هذا قوتني جي رحمه الله بقوا بيستي ويستو بو دوانزا هالساوين بيستي ويستو بو دوانزا هالساوين هاتون بلام قيشت من تير دوانزو بينج دقة من وان بياو أي رحمتي لي بأو سعري بيبو ينام من لا هوار برزو كما يرى ماشاءالله يعني تۆ بۆی کە نەکەوتنەوە قەرەباڵغی گەرماکە و مژعاشەکە وەرگری لا والله يعني تحمل يومني او بالو بس قەرەباڵغە بێ و گەرماکەش خۆ دەزانین سووە اخريت الليره خوال ناقري ام شرطانه ام برادران بوليسان خوال ناقري بس نتشيت اوديو بتوا خلنا سرسر يعني یارمەتی خەڵکێن بێگومان ارى والله خۆشمان یارمەتی خۆمان بێت دواي هو كاكا يمسي ما تشوين التسرويل بەداخۆم ئەم سێ مانگە چۆن تێپەڕان امسي ما خوا خۆڵی تێ نەکەوت صبر والله يتيشي كوت یعنی منەوەی کە بەلامەوە ینی سەرن ڕاکێشە تۆ لە کاتژمێر 12 شەو لێری وایە سەوا وا چواری بەیانیە خانەنشین دائما منكوبه لا همو ناحيك كاكا لولاتان خلق قدام بكريب وخانەنشین بلاي بري وڵاتان موشەکە بێنن بۆ ماڵەوە دايره وينما او حركيه ايوانيه ینی خانەنشین دوای ئەو هەموو خزمەتەی کە کردوتانە ئەبێ بم شێوازە پاداشتان بدرێتەوە والله نايريتو دم باور ناكم بيديتو انا والله بەداخۆ مامۆستا گیان سەلاو لە توش قوربانێ بم دەستە ماسەکە ئەو چاوانەی ماچەکە بۆ خۆم شەرمەزارم کە ئاواتان بینم ئێوە ڕیشتان سپێ و تەمەنێکتانەیە و وەڵام لە جاتی حکومە شەرمەزار زروفەکە وای لەو خەڵکە کردووە ئاوا بێ کۆمەڵکێ زروفەکە ئەجینا ئێمەی خانەنشین توخوا ئەکرێ ئێمە ئاوا بێ کۆمەڵ بگرین لەسەر لە بەردەمی چوار فلسا چواری بانی بێ لێرانە بۆ دوو پەنجایی بوەسی خزمەتە کردووە من 45 ساڵ خزمەتی دایرەمە بوو 5 ساڵە بێ ئاوە دانیشە سەر و عەزەڕەخە مشقی دانیشتوم لە بۆ ئەوەی بۆ چاوەڕێی چوار ئانەی ئەم مەسوولانەیەکەم کاڵی بە خێرەمانەنێ کورە مافیسی وەڵڵا مافەکەیشیان خواردووی مافکا مافەیە ئەمە وایە کاڵەهی خۆم بۆ خۆمی تۆشە خۆم یاوان ئێمەیشە خۆن کاکە ئەرە بەخ ئەجنا ئەمە خموشي ئێمەی تێکەوتین بەخوا اما عراق وهريما هم امريكا انا والله هم امريكا هالشب بلا حكي سبب سلكي امورات امريكا ئەمریکانیە لای خطا امريكا هذا راسي خطا امريكا كاكا وتشيت وزعت دروس كلها لولاتان ما في مروفه كاكا لولاتي ما في مروفه چاوەڕێ ئەومانەکە تۆ مونکەبەرەکە بێکە لە بەردەممان باسی قسە بۆکەن والله ئەوەی بە ئێمە یەکەن بە هیچ کەسێک ناکرێ کورە عیبە بۆ ئەم مەسوولانەکەوا لەم مۆزەتانەکەن لەم خەڵکەکەن تاوان بەخوا خۆ ئێمە بۆ ئەومان نەکرد کە ئاوا بێن لەسەر چی من تۆ بخەوی كردي خۆمانە خۆ لە عەرەبێک حکمی ئێمە ناکە بەسەراحەت لە مسلمانیە کوردە وایە بەڵام یەکشە تێ لێرە ئێمە ماومانەیە ئەو مەراحلانە بۆ خەڵک دابین بکەن ئەو ئیسراحەت و خۆشیە و ڕێخستنە ماوە ینی تەواو نەبوو ینی پێویستی بە ئەوەیە ئەگینا بەڕاستەکەی قەنەعەتم وانە هەر کەسێ لە موقعی مەسئولیەتە بێ ڕەنگە من ڕۆژم حاسی بووم حەزم کردبێ خزمەتی خەڵکم و زۆر جار ئیشم کردبێ بۆ خەڵک تێگەی کاکە ئەمڕۆ خۆشم ناڵم من لە هەموو کەس باشم چاوەڕێ ئەەکەم ئەو خەڵکەی کە بینێ بەدەسەڵاتە یا ئیشی بۆ کریان جەوێگێتە پێشەوانێ خزمەتی من و جەنابەت و ئەو خەڵکەی تری
خەڵکە بکات و بەواجبی ینی خۆی بزانێ ینی بەس ئێستا ناتوانین ئێمە هیچ حکمێک بین بەسەر چیا زولفەکانمان وا هاتوو ینی ئەتر خۆش نییە بڵێ خۆشە خۆشەنەوەڵە کەس حەز ناکە ینی چ منتەقە تۆ لە سەعاسەوە بۆ معاژارە معاژۆرگرتن کەی وا بۆ کاکرد ئەوە مۆزەفن هەر لەگەڵ مەسەن ئێمەشەر مۆزەف بووین دەی فەرمووکە تا سەعاتەش کەس دەتوانێت پێی بڵێ کاکەوەرە نە قانونێکەیە ئەوە بەڵام ئێمەی خانە نشین و شێوازی وەرگرتنی موچەکە یاسایەک نییە ینی بۆ ئێمە یاسایەکی وایاندا نەناوەکە با ئێمە سعاتە لە دوای ئەوان بووینایە بەڵام بە شێوازێک مەسەن مۆزەف دانیشایە ئەمی سونۆخەکان و ئەو خەڵکە ئەوانەی کەدا بەهارەخۆزە بەخوا جاری وا هەیە ئالێەوە خەڵک دەستی شکاوە لە چوون نەژوورەوەی لەپە ئەنجا هەر هەیە خاکە کەوتەخانە نشین زوربەی بێتاقەتە ئیتە جایا چاوی نابینێ یا دەستێتی یا قاچێتی یا نەخۆشی ناوسکی هەیە کاکە بێئەدەبی نەبێ ئەمانە خۆ بەڵام شتێک نییە بەڕاستەکەی من ئێستا داوا لە تۆ بکەم بۆم چاکەی تۆ بۆ چاکری جەنابە بەتەنها نە ئێدی بەخۆ کاکە ئەمەیە مۆزوعەکە ینی ئێمە هەمومان حەز دەکەین خەڵک قسەمان بۆ بکە قسەش بۆ خەڵک بکەین و دەردی خۆمان بەڵام بەڕاستی جێگاناگرە لەگەڵ ڕێزمان برا گەورەی زۆر بەخێر بێ سەرچاومە قوربانە مۆزە چۆنە من دەستە ماسەکەم ئەحواڵ باشی ئەو قوتۆ لە ژێ لە خزمەتە دەستە ماسەکەم قوربان قوربانم خزمەتم بۆی پیس دەبیت باوە دانیشم لەگەڵتانە خۆشترە ئاوەساجان سەلام عەلەیکم ببوورە بێزارتانەکە سەلام عەلەیکم سەرچاوم بەخێر بێ یاخوا تۆ پرسیارێکە کرد پێێتەوە وتی لە وڵاتان موچەکەی بۆ یێتە ماڵەوە ئێمە هێشتا زۆرمان ماوە بۆ ئەوە تێگەی ئەمە یەکرد دوو هەمینیشی بەڵێ بۆ فەقیر و هەژار نایە بەڵام بۆ سەرمایەدار و مەسوولین و ئەوانە ئەچێت براکەم ئەگەر ئەم سیستەمە چاک بکرێت چاک ئێوە نەیبینن قیمەتی چییە داتەواو من تازە ئیتریانی من بۆ چیمە ئێستا من پێویستم بۆی کە ئیسراحەت بێتە ماڵ ڕەحمەتی لێ بێ یاخوا نایبینیت تا لە کوردستان ئەبی نایبینیەوە بەتەمای ئەوە مەبە جاتۆ ئەو دوو پرسیارەی کە کرد من ئەوە جوابەکەیەتی ئەوە باش چاک بزانیت زۆر باشە پێم بڵێ لە سەعات چەنەوە لێرە من ئەگەر ئەزانی چی پێشێ بڵێم لە سەعات تقریبان چواری بەیانیەوە لێرە چواری بەیانی تێگی بە دوو تەکسی هاتم تەکسییان عاتڵ بوو لە لێر پردی ئەنتەر پاڵاسا ئەم جارە لێتە بە تەکسیکی کە هاتم تێگیت ئێ کابرا چیلێکی کاکە پارێکی ئەویشی میا و ئەم ئارە وەڵا ئەی کابرا فەقیر بۆ کاکە چیلێکی چەند ساڵ خزمەتە هەبوو تقریبان دەوری 25 ساڵ 26 ساڵ 6 ساڵ خزمەتە ئەبێ بم بەیانی زوو ئاوا بێ لەسەری موچای پۆستی وایە مەجبوری لە کوردستان هەشتیش هەروە بوو ها هەشتیش هەروە بوو نا لەسەر دەمی حکوومەتە کواوا بووە معاسی لە دایرەکە خۆ وەرەگرت و ئیلە ڵاو بڕایەوانە هیچ تێک نەبوو ئەمە ناوەنی چی ئەم پیاوە ڕیسپێ بە تەمەنانە بڵێم چی ینی هەمویان وەستاون لەسەری موچەیە هەرێکی ساڵانێکی زۆر خزمەتیان کرد وری ئەزان چی زەلامی وای تیا زانتی چەندها جیلی بەخێو کرد و مامەسایە با پێوە بڵە پاداش بدرێت ها ناوەڵا ئەگەر ڕاستەکەی بوێ ناوەڵا نییە کاکە ئەو شتانی کە پێ بڵم لە کوردستانە ڕوو نایات بەتەمای ئەوە مە بە چاک ببێت خراپترە بێ بە چاکبوونی نییە بۆچی ئەوە ڕۆژبینی وای تو وایە من نەزەنجا تازە تاوا من تەمەنم بۆچی میتر ئای چووە ئەو من تەمەنم ڕۆیەتە بۆچی مە تێگیکە من لە گەنج یان خەڵک گەڵێکی وەڵا خۆ لە برسان نامری کورە چۆن لە برسان نەمردووە خەڵک ئەو پارینانێکی پێ نەبووە کابرابی خوا ماڵ و مناڵەکەی لە برسان نەزانچی لەوە دێکە حیدس کردووە مردووە لە برسا بەڵام ئێمە ئەم قسەیە هەر هەیە وەڵا خۆ نامری لە برسا کورە چۆن نامرێ لە برسا تۆ پارەی پێ نەبێت دەب تۆ بزانە کابرای پێ گەست دەهاتێ پسکیتێکە دەهاتێ چایەکە دەهاتێ ئەخوای وانە ئەتی بۆ ڕاستیەکان ناڕێن کورە هەن نەک سەلام لەوانەیە بەسەرێکی کەتا بڕۆی داچی ئەو جادێ و لێ بێ زانیشی بە قۆڕقۆر بڕۆی بەسەریا بکەوی بەدەما چواری بەیانیە ئێرە سەعات هەشت دەکرێتەوە کورە جار وایە هەشت و نیو دەکرێت نۆ ئەبێت 5 ساعت چاوەڕێکن ئەیدەیتە وایە کاکەجان 5 ساعت چاوەڕێکن بۆی کە ئاراوەڵا بەڵێ
ئێستا دێمە خزمەت توی تۆش دەستە ماسا بە قوربانی دەسەوە خی گەورە سەلامەتکە نەوەڵ تۆ لە سعات چەنەوە هاتوو بۆ ئێرە من لە سەعاسیەوە سەی شەو هاتوو بۆ ئێرە بەڵێ لەکوێ هەر لە سلێمانی هاتووی لە گۆژەوە لەشە ساغ بە یاخوا لەبەر چی داوە زوو هاتووی وەڵا لەبەرەوەی کە قەڵەباڵخە لەبەرەوەی کە قەرەباڵەقە بێ و پلەکانی گەرما بەرزی بێتەوە و داوانێوانی کە تەمەنیانەیە نەتوان بۆستن وایە چەند ساڵ خزمەتە من شەهیدمانەیە لەشە ساغ لێوەی بیا ئەفویان کایشان لێوەی بیاخۆ لەشە ساغ بێ بێم زەرات بی ئینشاڵڵا تەمەن درێژ بیت وەڵا ئەمە یەک دوو قسە و لەگەڵ کەم مامە دەستە ماسەکەم ساحە فەرمووی ئەحواڵە چۆنە باشە لە قوربان ناڕەحەتی ئاوە بە پێوەوەستی نەوەڵا ساڵێ بوەستم بە خیاڵمان نایێت ئەیەخوا لەشە ساغ بێت دیارە تااقەتە باشە لەشە ساغ بێ یاخوا بە قوربانە بم خۆ دەزانی ئێستا ئەمڕۆ موچەدا بەشەکرێ جا خەڵکێکی زۆر تەمەنی هەیە وەکو جەنابتان یعنی ئەمە تا چەند جۆرەکە لەوەی کە لە بێوەفایی حکوومەت بەرامبەر بە خانەنشینان کە بەم شێوازە موچیان پێدرێت دوای 3 مانگ نیگەران نیت لەم دۆخە وڵی زۆر ڕازیم من بۆچی خەتاکە ئێمە هەر بیخێنە پشت ئەمان حکوومەتی بەغا نوقسانی نییە هەموو ئایبەکە لەو ژنەوەیە کە سەمعی کوردیشکان ئەگەر ڕازەکەن واز لەم بەزمە بێنن من بە 200 دینار ڕازیم نەوە مەسەلا بەم شێوەیە بڕوات و بێتەوە ئەم خەڵکە ئاوا بوەسێ کارەکە لەوەیە یعنی حکوومەتی خۆشمان کە بەنمونە نەیانزانی بیبەن بەڕێوە و ئاو بێنە دەست بشۆ نەیانتوانی ببەن بەڕێوە نەیانزانی بیبەن بەڕێوە ئەگینا ئێمە هەلێکمان بۆ هات بوو پێشەوە لە کەونان نەبوو لە جاهلیەتی پێش پێغەمبەر تاسە ئەم هەلە بۆ کورد دەست بوو پێشەوە بۆ کەس نهات بوو بەڵام نەیانزانی بیبەن بەڕێوە و کوردەکەش یەک نییە ئەگەر یەک بێت ئێمە وامان بەسەر نایەت نوقسانەکە هیچ تەفرەقەی خۆمانە حکوومەت بەبێ کوردیش تەشکیل نابێت وە کورد ئەمەی کرد بەڵام تاکو عەرەب ژێردەسە بوو هیچی نەزانێ هاتە هەولێر کێشەی دروستەکرد ئێستا زاڵ بۆ بەسەرمانە ئەمان ئەچن و ئەوان گاڵتەیان پێەکەن ئەمان هەر یەکێکیان بە شێوازێک ئەچنە بەغا ئەی بۆ ئاری تۆ ئەبەنە ئەوە و ئاو بێنە دەست بشۆ ئەمە ژیانە بەم شێوەیە 70 ساڵ ئەمرە بێ لێرە بوەسی بە دیار پۆلیسێکەوە پۆلیسێک ئەمرە پێ بکە ئەمە بکە ئەو بکە تەمەنێکی زۆرە هەیە و ئەبێت تا سعات 9 لێرە بوەسیەوە سعات 5 ئەمە ژیانە ئەمە ژیانی پێ ناڵێ باوکی باکە ئەمە ژیانی پێنا ئەمانە ئێستا حاکمی تایە مەحامی تایە هەموو شتێکی تایە ئەلێرە ئەوەسێ لەسەر ئەم خۆڵە ڕقەوە پۆلیسێک گەڵێ کاکە ڕاز بوەستە تۆ زانی من چی بووم چی بووی من سێ چوار دایرەم کردووە لەو لە هەفتاوە تاین بووم هەتا ئەو داقەت وازم لە دایرێ ناو هەر بە مەسوولی هێناومە ئێستا وام لەژێر دەستی شۆرتەیەکی شۆرتەیەەکە ئەمە ژیانی پێ ناڵێ باوکی باکم ژیانی پێ ناڵێن ساڵ و خزمەتت هەیە و تەواو حەسابی نییە حەسابی ملت نەماوە حەساب ئەمە کەی ژیانی پێڵێن باوکی باکم هاتوو نەهات جەژنی خوا و پێغەمبەر ملەتی کورد بێ بەش بێ لەم مەعاشە نەیاندا هەموو نوقسانەکەی کە هی ئەمانە نەیانزانی بیبەن بەڕێوە ئەو بێنە دەست ئێستا ژواز بێنەوە بەبێ بە نێوە مەعاشیشی دارایەکەی نەوەک بەم شێوەیە بێت السلام عليكم. السلام وشركاو. باشي أحوال في جانكم. دسم ماسك أحوال سنة باشي. ليش ساقي يا قربان بور راش تقريبا. بور قيتك. قربان أبو خير السلامة. ساقي اليوم بالتاكسياتي. بس شيء قرش يقواتي. والله لا فرمان بران. فرمان بران. بله. ليش الساق؟ إن شاء الله. هاي قول السلامة. إن شاء الله. دوخت شلون لقى الأنبياء. والله نازل ولا مشي. هو هم أزاني كبرنا باري فينا به يعني جيان نما.
لەگەڵ ئیدارایە بتوانانی ئیدار بکەی ژیان بەری سەر بە پارە ژیان بەڕێکرێ وانە خۆ دەزانی پارە نەبوو ئەماوەیە موچەدا بەش نەکرا ئەماوەی خەڵک وەزعی زۆر خراپ بوو بۆ تۆ چۆن تێپەڕی وەڵا الحەمدوللا هەرچی جۆرێ بۆ هێنامانە سەلامی شەڵ خۆ دەزانی ها ئێستا ئەو پیاوە بەڕێزانیش کە لە تەمەنی جەنابتان یعنی ئەبێت تاوەگوست 4-5 ساعتر بوەسە ئەمە ناخۆش نییە بۆ ئێوە بە پێوە بۆسن لەم گەرمایە ناخۆش نییە بە تەمەنی پیریش ئینسان ئەوەی کە تەقاوت هەمووی پیرە هەمووی هین بووە ئەکسپار بووین قەت بینوتە چاوەدا باش چەند ساڵ خزمەتە وەڵا 40 ساڵ مامۆستا بووم 40 ساڵ مامۆستا بووی ماشەڵڵا مامۆستا چی بووی وەڵا دەست نەموتێتەوە هەر لە دایە تا ساڵەویش ئەو وەختات هین بووم مامۆستا کەم بوو زۆری بوو محاضرەتەوە کرا 40 ساڵ مامۆستا دوای 40 ساڵ لە مامۆستایەتی لە خزمەتکردن ئەبێ بەم شێوازە بە تەکسی بیت و ئەوە 5-6 ساعت معلوم نییە چونکە هینێکیان پێ بڕکەیدنەوە هێژمار من معلوم نردبوو بانقی بابان بۆ خوارەوە معلوم نییە لێ ڕژما بمە بێکەیەن بۆ ئێرە دڵنیانی لەوەی کە وەرەگرن بتان دێرن بۆ شوێنێکی وەڵی ترخوا بزانم گەلێرە ناوەکە ما بێەوە ئینە بێن ناموێ بچم بۆ بێ بچی بۆیە لە ساعت چەنە هاتوو بۆ ئێرە والله هەر جەماعەتم کردو لە مزگەوت و یەکسەر هاتوو والله دوای نوێژ بیانی لە ساعت 4ەوە لێرەم قوربان ئارە والله چەند ساڵ خزمەتە والله هینێک 28 ساڵ بەڵێ ئەلێک ئەسلام حاجی پێشتر هەر ئاوم و چە وەرگرتویان باشتر بوو باخوا باشتر بوو باشتر بوو بەم شێوازە ئێستا بووەگە بم شێوازە ئێستا نەبوو بینوتە ئاوا موچەدا بەشکرد ناوەڵامە یەکەم جارە ئەوا بیبینم ینی خەڵکێکی زۆر بە تەمەنێکی هەمووی داماوە هەمووی بە تەمەنە هەمووی داماوە هەمووی داماگە داماوە نەبێت تۆ فەرمووت 5 دانە سعات زەرام هەیە لە سعات 12 شەوە هاتووە 12 بۆ 9 چەند سعات دەکات 9 سعات دەکات ئای چۆن من لە 4ەوە هاتم لە 4 بۆ 9 چەند سعات 5 سعات دەبێ بوەستم سەلامت بیاخوا ئێوە لێرە موچە وەرەگرن بەڵێ شتان ساغ بەیاخوا وەتاگرت نەوەڵای ساعت هەشتە شونیۆیکەنەوە زۆر زەختی لەسەر نییە نەوەڵا باش لەسەر ئەم ماوەی کە موچە زۆر تاخیر بوو وەزعی خەڵک چۆن بوو ئێستا خەڵک تا چەند ئاهەک بەبەری هاتووەتەوە کە ئیتر خۆشەکە دیارە تۆ هەموو ژێوی خەڵکی لەسەر ئەم موچەیە ئەرەوەڵا کە نەبێت بازاڕیش نابێت بێ خەڵکەکە بێ تاقە دەبێەوە ئەوەیە بەڵام لەخوا بەزیابێ وایتر بووە باشترە الحەمدوللیلا الحەمدوللیلا موچە تا چەند ئاهەک ئەینێتەوە بەری ئەو خەڵکەیە باشترە شەح نەکاتەوە باشترە ئەرەوەڵا بەڵامی تر ئایا مانگەکانی تر ئەوێت نارێت نازانی گەشتبینی بۆی کە مانگەکانی تریش بدریان بێت ئەوەی کە ماوە گەشتبینم یعنی ئیشەڵڵا هەر لە هەفتەکەی ترا ئەیژە بێت ئەم ماوەی کە بێموچەی هەبوو ئەوەندی کە هاتی بێتیتە بازار ئەوەندی کە لە مەجلیس و دانیشتنی خۆتان ناسا لەگەڵ کۆمەڵای پیاوەکە دانیشن دەموچاوی خەڵکە چۆنە خوێندەوە خەڵک دۆخی چۆن بوو باسی چییە کرد یعنی باسی سەرۆکی شتەکان هەمووی هەر موچەکەیە ئەرەوەڵڵا ئەی باسی تر نییە بێجێلەوە ئەرەوەڵا تەبعا هەموو شتێک ئەمڕۆ بووە بە موچە چونکە موچەکە بووە بە ژیان یعنی بازار چۆن بوو دۆخەکە چۆن تێپەڕی دۆخەکە تاڵی ناخۆش چکە خەڵک پارەی پێێنی بۆ ناخواردن خەڵک هەیە داچی حەسکا بێت نانە بخوا بەس کە پارەش نەبێ دەسەڵات نییە ئاینە دەسەڵاتی منە نەتوێت داوەشتێکی کەم بکە وەڵا هەیە بێگومان شتی خۆشتی داوا کردبێ یان شتی زۆرتر داوا کرد جاریوا بە کابرا هاتووە بۆ منە بای 10,000 15,000 قەیماغ و ماست و شتی بردووە ئێستا بای 5,000 بای 4,000 بای 6,000 شتە بە
چکە وەزەکە ئەوەیە کە موچە نییە کە موچەش نەکرێ دەسەڵاتی کەس نییە بەس داواکەم لە بەرپرسیانی ئەم شار و هەر چاپاچی کوردستان بە زووتری کات مەعاش بدرێت چکە وەزی خەڵک باش نییە بەخۆ ینی چەناق و پێویست ناکات شتەکان خۆی وەکو ڕۆژی ڕووناک دیار زۆر خراپ هەر زۆر لەوە خراپترکە خەڵک چاوەڕێ لێ ناکات ینی ئەگە هەنە خێرخواز و هەنێک کەسی دیاری ئەم شارە هاوکاری ئێرە نەکرێت هاوکاریە چوار وەزەکە نەکرێت دنیا بە هیچ ناکرێت چکە خەڵکی پارەی پێێنێ خەڵکێ ئەو هەشتا ڕۆژە موچە نەدرا کابرا سێمان کرێ خانوویدایە پارەی ئاویدایە پارەی مۆریدەیدایە پارەی شتیکەیدایە ناماوە هیچ ناکە هیچ بۆ ناکرێت هیچ شتێک بە مەعاشێکیش وەزەکە زۆری ناگۆڕێت موچەکە زۆر دواکەوتووە بەشێک لە خەڵشەوشی کە وەرەگرە ئیاتەوە بە قەرزە ینی ناتوانە پاشەکەوتی لێ ینی سەرێک کابرا پارەی ئاوی لایە پارەی کارەبای لایە پارەی کرێخانووی لایە پارەی مارکێتەکانی حەزەکە بچێت بۆ دەرەوە ببوون هەیە نەخۆشی نەخۆشخانەی هیوایە هەیە نەخۆشی خەسخانەکانی ترە ینی پارەی پێێنێ وەزع باش نییە ینی زۆر لەوە خراپترە بەچی دڵی خۆشە شاین دڵخۆشی نییە بە نزیکەی 3 مانگ موچە بەس لە کۆتایی کامەیە دڵخۆشیەکەی لە چیە ئەوەی وەریشیەگرێ سێ بە بیاتەوە بە قەرزە ناوەڵی جا منەتیشی نییە تۆ حەقی شەرعی خۆتە حکومت غەز بە لەسەری غەز بە لەسەر تۆ کرێکارێکە بێتە ماڵەکەی خۆت ئیشی پێکە ئێوارێ پارەی نیی تێ بەیانی نایەتەوە بۆ سەریش ئەرباشی شەمۆزەف چۆتەوە سەر ئیش و کارەکانی خۆی ئەو تەناوە بە وای لێ کرد ێساژیانوەکو دایرەی ئێمە تەناو بەکە وای لێ نەکردای مۆزەف دەوامی ناکە کەس دەوام ناکە لە وڵاتێک نازانم چۆ بوو کارەبای وڵاتێک بۆڵای لە فەیسبوک شاخێن بوانێ بۆ 3 دقە بڕا وەزیرەکە ئیستیخالەی کرد ماڵە ئاوا بێ 3 دقە وەزیرەکە ئیستیخالەی کرد ئای چۆن کەوت هیچ وەزیرێک هیچ بەرپرسێک هیچ بەرپرس و بەڕۆبەرێک هیچ کارە بەدەستێک وازی نێنا کەس ئیستیخالەی نەکرد چاورەکە لەوێ عەزیزەکەی من مەنجەڵەکە لەوێ چاور بێ چۆن وازی لێنم دەسە بگا بۆ مەنجەڵە چاورە ئیتر تۆ هەموو شتێکی بیرەچێتەوە ئای وایە ڕێزم هەیە بۆ بەعزێک ڕێزم هەیە بۆ بەعزێک ناڵێم هەمووی لە ساعت 9 بۆ ئەوەیە تێگەی کاکەچیان تۆ باشە من پرسیارێ لە جەناب دەکەم پرسیارێ لە جام تۆ ئەمە بە حکومت دانی ئەمان بە حکومت دانی نەخێر مەجموعەیە مافیان هاتوونەتە خوارەوەمانە کوردستان و پەرلەمانەیە و حکومەت یا حکومت بێ نەوت بفرۆشێ هێشتا خەرزار بێ لەسەری ئەو پارەیە چی لێ کرد بۆ چی لێ کرد تۆ جوابم بەرەوە جوابم بەرەوە ها یەک شتێ عرزکەم کاغاز لە هەموو وڵاتێکە دایم مۆزەف خەرزاری حکومەتە وایەوە لەم وڵاتەی منە حکومت خەرزاری منە 4 دەفتەرم لایەتی بە 4 ملیۆنیم کێوێ 4 دەفتەرم لایەتی بە 4 ملیۆنی نەقدیم بە 2 ملیۆنی نەقدیم عەقدی کاتبی عەدلیشی بۆ نووسم بۆ خۆتان ملیۆنێکم بەنە 2 ملیۆنم بەرێ چونم سیقەم پێی نەماوە ناسیقەم پێ چاوەڕوانی دایکمم لەسەر قەبران بێتەوە کە 20 ساڵە مردووە بەس چاوەڕوانی و پاشەکەوتە نیم بۆری گرمەوە بە تەسەووری تۆ ئەگەری هەیە کەسێک زیندوو بێتەوە لە ناو گۆڕەکەیە یعنی ئەمە ئەگەری هەیە بە چاوەڕ ئەگەری نییە پاشەکەوتەکە وەرگرمەوە تۆ ئەمەش لێی بڕیم لە ساسێکی خچۆتە سەر لە ساسێکی بڕیوە ئەمەش لێی بڕیوە تێگەی حکومەت هێوابێ دەستی لێ بشۆ پەر ڕووباڵیان کردوون خەمە نەبێ پەر ڕووباڵیان کردوون ئەوە نەیان نەماوە ئەی چۆن 50 پەرلەمانتار 100 پەرلەمانتارە هەیە لێرە هەفتا و هەبێ لە بەغا ئەمە یعنی چی یەک پەرلەمان حسابە یا بەغایە ئێرە ئەوە نەما 50 وەزیرە هەبێ لێرە و 50 بێ لە بەغا بێ ئەوە نەما پەر ڕووباڵی کراوە پەر ڕووباڵ ئیشی تەکسیەکەی لەشە ساغ یاخوا قوربانمەوە کاتژمێر وە نزیکی 8 وایە بەیانیە و ئیتر خۆت زانین چۆڵە و خەڵکێکە یاچێتە و دوکانانە نانی بەیانیە خوا و خەڵکی کشەیە ئەم کاتانەیەتە دەرەوە و کار و کەسابەتی خۆیەکە وەکو جەنابەت جامڕۆ موچەی خانە نشیناندا بەشەکرێ و ئەم ماوەی خەڵک بێ موچە بووە با بزانم تۆ وەکو کاسبکارێک کە
شوفێری تەکسیت چۆنم دۆ خەوتێ پەڕان هەفتا و ڕۆژە موچە دابەش نەکراوە واللهی سەرچاوم هاتن بەڕێزن واللهی وەزعێکی خراپ بوو زۆر یعنی بێکەسابەتی و بێپارەی و بەڕاستی خەفەتی ناغەژێنە ینی زۆر ناخۆش بوو خەڵکانێک تەبینی یعنی بەڕاستی دەریانە بڕی بێپارەیەکەی پێوە دیار بوو بێوەزعەکەی پێوە دیار بوو خەڵکانێکە بوو بەڵامیتر بەڕاستی یعنی دۆخێکی ناخۆش بوو هەموو کەسێ خەفەدوار بوو وەزع زۆر تەسیری لەسەریەوە کردبوو بێگومان وەڵای تەسیر هەبوو کەسابەت کەمتر بوو کەمترە زۆریش ئێستا تۆ بە حکومەوەی کە تەکسیت و بەرکەوتن لەگەڵ خەڵکە هەیە و خەڵکێک ئەبینی یعنی هیچ نمونەیەک وایە خەڵکێکە بێ پاری پێنەوە بێ سەرکەوت بێ لەگەڵ تا یان تو بێتی خاترم بگرە هەر 2-3 پێیە وەڵی کەسی وا سوتفەی نەکردو بەڵام هەر خۆم ڕەچای ئەوم کردووە کە ئاگام لێتی خەڵک ئاوە وەسعەتی خۆم پێداگیریم نەکردووە لە حەقی خۆم زۆر بڵێم پێداگیر بم ڕازی بوویتە بە معاملەیەکی ئاکەم کێشەم نەبووە پارەشم نەهاتێ ئەمە کەس ئاگای لە دڵی کەس نییە لە ناخی دڵی خۆمە پارەشم نەهاتێ زۆر ئاتیادی بووە لەبەر ئاگام لە وەزعی لە خۆم وەسەی دەکەم خۆی گەرە و دڵە باشت بۆ بێڵێەوە قەرەبووی بکاتەوە بۆ تۆ لەگەڵ بەشێک لە شۆفێری تەکسەکانە گفتوگۆم کرد بەشێکیان ئاوت هەندێک جار سەرنشین یاخود هاوڵاتیانەیە کە لەگەڵمانە سەرەکەوەیان یعنی بەپی پارە کەمەکەی خۆیان ئەڵێن لەو شوێنە دامان بەزێنە دواتر خۆیان بە پێوە ڕۆن ئەم حاڵتانە هەبوو لای تۆ احتیمالی هەیە ئەوە بوو بێ احتیمالی هەیە ئەوە بوو بێ بەڵام وەڵای کەم بووە لە لای من شتیوام سوتفە نەکردووە بەڵامی تر حەزم نەکردووە لەبەرەی کابرا تەکسیگرێ حەقی نەفەر وایە حەقی نەفەر وایە لای شۆفێری تەکسی کە بیباتە بەر دەرگا یعنی بۆ دەرگا بۆ دەرگا پارێکی کەمتر تێمێ تۆ لە نزیکتر دام بەزیێنە وەڵی تر خۆ ئەکەوێتە سەر ئینسانەکان ویژدان ئینسانەکان هەیە تەحملی وەزع ناکە کە ڕاستگۆ نەبێ لەگەڵی نەفەرەکە بێگومان وایە ئێستا ئەم وشێکە دا بەشەکرێت پێت وایە ڕاستەخۆ کاریگەری لە ناو بازارە دروستەکە زۆر زۆر ئەمڕۆ فەرقیە ئەمڕۆ فەرقیە بووە کە خەڵک ئەزانێ شتێ وەرەگرێ پارە موچێ وەرەگرێ فەرقی زۆر لە خۆشیە جلێ بخرێ بۆ مناڵەکانی لەوانەیە بە نمونە کەبابێ بکڕێ نازانم جلو بەرجێ شتێک بەدڵی خۆی پێداویسیە قەرزێ باتەوە وەڵای تر یعنی خۆشە خەڵکی سیرەکەی پێوەی دیارەکە ئەمڕۆ دڵی خۆشترە لە ڕۆژانی تر موچەیە گۆرەگرێ هەر وایە گیرفانی گەرم بوو دڵیشی خۆشە بێ خۆ ئاشتیشە ینی ئاشتی ماڵە کاسەی پڕ لایەن لە کاتژمێر چەنەوە بۆ چەنیتە دەرەوە وەڵای من زوویەمە دەرەوە لە گەرما زۆر حەز لە هیچ ناگەم خۆشم تۆزێ باری تەندروستیم زۆر تەواو نییە بە ساغە ئەمڕۆ باسی موچاکەین موچە دابەشەکرێ ئەمڕۆ موچە دابەشەکرێ اینجا پێت وایە ئەم دابشکردی موچێ بازار ئەبژێنێتەوە ئارە وەڵا پێمان وایە یان لەبەرێ خەڵکە هەمووی زۆربەی کات خەڵک بۆ لامانەڵێ وەڵی معاشم بۆ نەکەوتی ناحەزم لەو شتە هەیە بیکڕێ ئەمە ئەوەی کە چۆن وەزعەکە تێپەڕلایەوە وەڵی وەزعەکە زۆر بە ناخۆشی تێپەڕەوێ بازی شەڵا باشە بە هیچی خوا قەرز داوەشت کە یان بە نمونە حەزی لێ بێ و نەتوانێ بیکڕێ بەڵێ بەڵێ ئارە وەڵا ئێستا زۆر کەسێت حەزی لێیە بەس دەبەر بێموچەیەکەی تەلەفۆنیشمان بۆ ناکە هێنا جاران مەعاشەکە وەکو خۆی هاو خەڵک تەلەفۆنیە کرێوی کاکە تەلەفۆنیانە کرد بۆ منیان و کاکە ئەوە نەکەڵە شێریانەوە نەمریشمان بۆ سەر بڕیان قەلێکمان بۆ سەر بڕە ئێستا ئەوەی نەماوە یای ناقیشی نییە بێموچەی زۆر ناخۆشە ئارە وەڵا خۆ من موچەم نییە بەس یعنی ئەو موچە وەرگێ منی لێرەوە ئیسفادەی لێ یەکەم ئارە وەڵا موچە دابەشەکرێ جا بۆ وایە میشەڵا وەزعی کاسبکار و بازارەکەش باش بێت بێگومان وایە لە ماوەی ئەم هەشتا ڕۆژەی کە ڕابردوو زیاد لە هەشتا ڕۆژە بێ یعنی بەراورد بە چەند مانگێک پێش ئێستا بازار ئێوە کەمی کردبوو تەبعەن زۆر
لە ساهات بۆ سەر دووسێ یعنی بەحاڵ جوڵەیەکە بوو خراپ بوو ئارە وڵات زۆر لە ڕۆژانی هەینی ڕۆژانی ترش لێرەی بەڵێ ئارە وڵا ڕۆژانی کەژە لێرەین بەس یاین نەگەریەمە حەچی ئیشە ڕەبتیە بە موچە و هینەوە کابرا دوکانیت هی عەشای کارەبایی عەشای ناوماڵە یان عەرزێکە یان خانوویەکە کابرات دەستی تێچێ خانۆکەی چاگەیان تەمیرات لێ بکایان عەرزێکی بیکا بە خانوو لەبەرەی کە دڵنیایە کە موچە وەرەگرێ قەرزی منی لابێ ئەماتەوە هی توی لابێ ئەداتەوە ئاوایە بەس کەس هیچ ڕووناکیە نەما یعنی تااقەت هیچی شێکە نامێنێت ئەجا ئەوشی پێش تاویش سەرفەکەی باقەکەی بەرەوە ئەی تۆ کار و کەسابێت تۆ چییە؟ وەڵای من تەکسیم پێە خۆم ڕاستەکەیشی جار دختە شەکەم سواسەکە مەربشکاری ئێوە چۆن؟ وەڵای ئیشوگاری ئێمە ڕەبتە بە معاشەوە هەر هەمووی قەنات ئێساکان بەیانە کەوتیان دەنگی معاشە بوو لەگەڵ خۆمەکە هاتم بۆ بازار چەند نەفرێکم هێنا بۆ معاشە چوون یەکسەر جوڵاکێتە بازار و ئێساکان جمعانی کە هاتم بۆ ئێرە ئاگام لێ بوو هیچ کڕین و فرۆشتنی هیچ شتێک نەبوو بەس ئێساکە هێشتا خەڵک معاشەکەشی وەرنەگرتەوەی کە شکورکە هەیەت یان شتێک احتیاتی هەیە چونکە سەرفیەکاتەوە سەرفەکە ئەزانێک کە پارە وەرەگرێت ئەو دەنگێکی باشەیە پارە لە بازارە جوڵەیە بێ ئینشاڵڵا خەڵکش کە ئێستا موچە وەرەگرن بەشێکیان هەیە زۆر دڵخۆشین بۆی کە مەعاش وەرەگریان پارە وەرەگرن ئەڵێن لەبەرەوەی کە ئەینەوە بە قەرزە ئەینەوە بە کرێخان و ئەینەوە بە دەستی تۆ شۆژێ ئەیدێنەوە بە دەردی ترە ئەوە چییە بۆچی وایە؟ وەڵای ئیشەڵا ئەگەر ماگانە وردە وردە چەند معاشێکە بدرێت ئەویش باشە بێت بەس ئەوی کە وردە دەڕێکە بێتوانێت ئەو کاتە خەڵک دڵنیا بێت باشترە بێت بەس ئێساکە لە ئێسەیە وەکو توی هێڵێیت وا بۆ 3 مانگە چێ معاشی وەرنەگرتووە ئەترسێ کابراش ناقینە قەرزی کردووە شتێک قەرزیاتەوە بەس ئەگەر ئیشەڵا مانگی 6 بن لەم ڕۆژانەیە بۆ مانگی حوتی تاکەم 2 معاشە بن ئیتر وردە وردە خەڵک سافە بێت و ئەو کاتە دڵنیا بێتوانێ قەنەعەتی جا سەر هەموو شتێکەوە ئیشەڵا خەڵک قەنەعەتی هەیە خوای گەورە باش بۆ میلەتەکە ئامین ئیشەڵڵا چای منی بەساغان چای ساڵیان چۆنی قەوتە چاوماتن دەسەماتون بڵای تۆ بەیانی و خەڵک بۆ نانی بەیانی یاخوا بەخێر بێت بەڕێزن بازاری چۆڵە بە حکمەوەی کە بەیانی و جارێ خەڵک نەدەرەوە نییە باسی ئەوم بۆ بکە نزیکی هێشتا ڕۆژە موچە دابەش نەکراوە ئەماوە ئێوەکو کاسبکار چۆن دۆخەکەتان تێپەڕان وەڵی وەزئی کاسبکار بە عام خراپە یعنی بەس ئێمە نین بەس دراوسێکەم نییە بەس ئەویکە نییە وەزع بە عام خراپە ینی خەڵک لە دۆخێکی زۆر ڕاخۆشایە خەڵک تووشی دۆخێکی دەرونی بووە خەڵک تووشێکی دۆخێکی ناهەموار بووە بەڕاستی ئەمەزا ئاوا بڕات ینی لەمە خراپترمان لێ بەسەریە ینی ڕۆژانە سێریکە زەلامی وایە تەنەزولەکە بۆ ڕوبعێک بۆ 1000 نار بڕوا بکەت کسپە لە دڵتەوەیە یعنی وەزعێکی تەواو ناخۆشە یعنی ئەگەر ئەم وەسع بێت و دەسەڵاتدارانی هەرێم ئاوا بڕۆ ئەم وەسع خراپتر ئەبێ باشتر نابێت ینی داواکارین لەبەر برسان لەوانەی دەسەڵات و حکومی ئەم وڵاتەکەن ئەم وەسع بۆ میلەتە ڕۆژ و ڕوتە باشکەن یعنی ژیان ئەوها ناڕوە ژیان تەواو بەعام هەموو شتێک ئاڵۆز بووە بەعام یعنی کەسابەت نەماوە ئیش نەماوە خەڵگەمەی هاواریەتی لە تاو بێموچەی بڕۆ سێری ئەو محکەمە و دادگا و ئەوانە بکە بە ڕۆژانە هەموو عایلە هەڵەوەشێتەوە ئەم هەموو خێزانە جیا ئەبنەوە ئەم هەموو گەنجە لەبەر نەبوونی سەری خۆیان هەڵەگرن لەبەر بێکاری سەری خۆیان هەڵەگرن ڕوو لە ئەوروپاکەن یعنی وەسێکی تەواو ناخۆشە هیوادارین چاکی بکەن بەڕێزن ئەمڕۆ موچە دابەشەکرێت پێت وایە ینی گۆڕانکاری بکرێت بازار تۆزێ ئاهایشی بێتەوە بەرە تۆزە گەرمەگوڕ بکەوێتەوە ناو کاسبکاران یعنی ئێمە بەتایبەتی ئەم مەجموعەیە ئەم ناوە شەکانی خۆشە بکە لەگەڵ بەتایبەتی ئەم مەجموعەیە وێران چونکە بوو خۆی ئەوە لە ناو چەقی بازارەکەیە ناوجەرگەی بازارە تۆ پارەت پێ نەبێتە بازار چیەکەیت پارە خەش نابێت یعنی ئەگەر کابرا پێداویستێکیشی هەبێت شتێکی ئیشێکی ڕۆژانەی هەبێت لە ماڵەوە لە دراوسەکەی خۆی لە مارکێتەکەی تەنیشتی خۆی لەوانەیە سەتری کات بیاتێ بە قەرز بەڵام لە بازارە کەس ناناسێت کێشتی باتێ بە قەرز کەس دینارێکی ناداتێ بە قەرز بازارتان بۆ نمونە بەراورد بە چەند مانگێک پێشستا سێریکە وەڵایی تقریبن لە 100 ئەتوانم ئێمە وەکو خۆمان بڵێن لە 150 دابەزیوین بۆ ڕادەیە لە 150 دابەزیوین
بڕۆ سێری دوکانەکانی دراوسێمان بکە هەمووی کارمەندەکانی ئیزن داوە کارمەندتانی زنداوەوە وەڵاهی ئێمە ئیزن وەکو خۆمان کارمەندمان ئیزن نەداوە بەڵام ئیسراحەتیان پێەکەین ئێستا لە بیاتیەوەی کابرا ئیسراحەت لە بیاتیەوەی ئیزنی بین لەمان یەکە لەوانەیە دەشە بتوانێت ئیش بکات لە لای ئێمە ناتوانێت دەشە ئیشی بەرەکەوێت بەڵام دوکاندار هەبووە لەبەرەوەی کە وەزعی باش نەبووە بازاری نەبووە ئیزە هەر لەم ڕیزەی خۆماناتیادی تاوسەر و سێ چوار شاگردی ئیزندا هەمووشی ساحیبی ماڵ و مناڵن هەمووشی تیاتی تازە زەواجی کردووە تیادی بەبوونی ئەم قەیرانەوە خێزانەکەی لێ جیاوەتەوە یعنی وەسێکی زۆر ناخۆش نمونەیەکی دیاریکراو هەیە بەرمە تۆ لە بازارەکەی ڕۆژانە هەنی ئاو حاڵەتێ بێت کە زۆر جێگای نیگەرانی بێ هەنی کەسێک هەبێ کە زۆر نەبوون بێ ڕووی لە ئێوە کردبێ یان خەڵکی کاتێ بێ بەدڵی خۆی نانی نەخواردبێ بەتەکید هەبووە زۆریش هەبووە بەڵام ئێمە سپاس بخوا ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمە بێ ئێمەش کارمەندێکین لێرەیە بەڕاستی ئێمەش هەمومان خەریکی کەسابەتین ناتوانین تۆ هەر کەسێک بێت هاوکاری بکەیت بەڵام بە گوێری توانای خۆمان هاوکاری هەموو کەسێکمان کردووە چکە ئەم وەساهی ئەوە نییە بەڕاستی ئەوان لەو ئێمان استقلال کردووە لە 50 لاوە سیاسەکانی استقلالیان کردوین جا ئێمەش ئەگەر خۆمان دەستمان بەیەکەوە نەبێت هاوکاری یەکترینەکەین کەواتە ژیانەوە سێوتەوە لەم بارودۆخە بە تایبەت پێویستە ئاگامان لە یەک هەبێت بەتاکید پێویستە ئەگەر تو ئەمڕۆ هەبوونی ئەوی تر هەبوونە ئەم هەبوونە من هەبوون ئەوی کە ئەم بە سێ چوارەمان چاومان لەو دوودانەی کە نەبێت بەڕاستی ژیانی فۆتێت بەڕاستی ژیان ینی ڕۆژانە ئەبینین ئەم هەموو مناڵە بێ باوک ئەبێ بێدایک ئەبێ هەمووی خێزانەکان هەمووی ڕووی لە هەڵۆشانەوەکەن گەنجە هیچی زەواجی بۆ ناکرێت یعنی وەسێکی زۆر ناخۆش تێکەوتی ئێوە چۆن دۆخەکەتان تێپەڕان والله هەر بە عام بازار کەس بوو یعنی هەمی هاواری لێ ساوە دەهین بێ هەر بازار بە عەرەبێ عەرەب ناوە بازاری ئەم کوردەژ نەبوو تۆزەتیری بەتە مۆبایل ئەوانە دوکانەکان دەچیان هەدایان قسە هەر خۆمان بەیانێ دامان خست هەموو دوکانەکانی بازار نەتان کرد ناوەڵا نەمان کردووە ئارەوەڵەیە گاتە سەرە تۆ هیچ نەبێ ڕۆژی 10,000 15,000 کرێ لەسەرە ئەوەی دوکانە بشران دوکان دەورانی لە 100,000 بەرەو سەر کرێ لەسەر وەڵا 100,000 پێیان نابێت لە بێ بازاڕیە جا هەر نەی باشە تا لەسەر ڕێگە بکەیت بۆ لە بێ بازاڕیە شاگری ئیزن بن ناوەڵا شتور بە خواشتیوان نەبوو هەندێک شوێن هەبووە شوێنەکە ئێمە تۆزێ بابەتەرانمان هەرزانێت درەوە نەبڕێ لە خەڵە بگرێتوانە بەس بە عام بازار کەس بوو ئیتر ئەوەی هەمایۆنیمانە عەرەبە ئارەوەڵا ئەمڕۆ موچە دابەشەکری ئاگداری ئارەوەڵا نامری ئەنی هەستەکەی ئەم دابشکردنی موچەی ڕاستەخۆ کارگیری سەر بازار دروستکە وەڵام ئەدمە دەرکەم کاتە خەڵک قەرزارە هەمیادۆ بە قەرز تۆ دەموچەونیان خۆ بە ئەوهەوا ناژی فەرقی نییە ینی بەخوات لاژێت تۆزە فەرقە جوڵەیەک ئەکاتە ناو بازارەوە بەڵام مەرج نییە 100% بچکە بەشێک لەو پارەی کە وەرەگیری دێتەوە بە قەرزە کاتە خەڵک تیرەخانووی لەسەرەوەمانە خۆممان جێرەسە موچەکە بێ ئەبێ قەرز تا قەرز تا بیاتەوە ئەی دوومانجی موچەری باتەوە بە قەرز زۆر بێ بازار ڕێگەر بە بازار بڵێ بەڵامێتر لەخوا بەزە بە جوڵە هەر هەیە کەم و زۆر گەشتیار و شتیە ینی بازار پشتی بەچی بەستووە وەڵا بازار بە ئابووری هەریان بەڵام ئێستا لە ئێستای بڵێ گەشتیار و شتیش هەیە ئەوەش باشە ئابووری هەرێمیشەوە موچە خۆ چەند وەختە هەر نەبوو جوڵەیەک ئەگەر هەبێت لە بازارە ئێوە دڵتان پێ خۆش بێ پەیوەندی بە گەشتیارەوە یان بە خۆمان وەڵا گەشتیار وەڵای گەشتیار نەبێ بازارەکە سست دەبێتەوە وەڵا فەرقەکە وەرمونە ئێستامە زیاد لە 80 ڕۆژە موشە دابەش نەکراوە ئەم ماوەیە چۆن تێتا پەڕانێستا بەڕێزت بۆن و دوکانەکە و لە شوێنێکی قەرەباڵغایە لە مەولەوی یعنی ئەگەر تۆ بێ بازاربی ئەو خەڵکی تر چی بکات چۆن بێت ئەبێ سەوزان لەچی ئاسێکا بێ بەتەکیت خۆ فەرقی هەیە شوێنی بازاڕی شوێنی دوکانەکانش فەرقی وەڵا من وەخت بووە لەم ماوەیە کاو بێ موچە بۆ زۆر جارە چوون بۆ نوێژی قەسر کە هاتمەوە سەرەوانەی خوارخۆمانەوە هەنێکی دایانەخست لەبەر بێ بازاڕی شت نەکرێت چێکەی بێگومان وایە مەسم ئەگەر تۆ بڵی خراپ بۆ بازارەکە ئەی خەڵکانێکی تر بڵێن چی وەڵای جا بڵێ وەڵای خوا ڕحمیان پێ بکاو خەڵکانە من بەزەین بۆ خەڵکانەیەتەوە کە معاشخۆرە و کرێنشینن بەڕاستی ئەوانە عنی ژیانیان زۆر سەختترە
یا خانەنشینەوە هیچ سەرچاوەیەکی کەی نییە پێگومان وایە بۆ ئێوە سەخت تێپەڕی ئەم ماوەیە وڵا تاان ئەرەوەڵا بۆ هەموو کەس قورسە ناخۆشە عین تۆ سەی کەسا تۆ بژێوەیەکی شت هەبێ بوونی شت هەبێ پێ ناخۆشە خەڵکی کەسێک کە دراوسێتە نەیبێ خەڵکێکی مسلمان لە پاڵ ناخۆشە مسلمانە بێ حەسکە هەموو کەس بیبێ مان هەروایە ئێستا کە موچەدا بەشەکرێت لە ئەمڕۆوە پێشببینیوە کە بازار ئاهشی بە بەرابێتەوە جموجۆڵە بکێتەوە ناو کاسبکاران وڵی خۆ تەعاان هەر باشترە بەڵام بە یەک معاش باوەڕ مەکە ئەو جوڵەیە دروست بێت ئەو خەڵکی کە چەند وەختە بێ معاشە لەوانێ پارێ قەرز کرد بێ لەوانێ پێویستەکان هەمووی کۆبەتەوە نەوەڵا لەوانێ نەتوانێت جوڵی خۆشی نییە ناوەڵە ناوەڵا باشە دڵخۆشین بەوەی کە خەڵکەکە قەرزەکەش باتەوە هەر باشە بەڵام ئێتر بازار بڵێ جوڵەی پێ دروست دەبێ بە یەک معاش لە سێ چوار مانگا لە وەرزەکانەوەڵە ئەگەر موچەخۆران لە کاتی خۆیان موچەوەرگرن بێگومان دۆخی کاسبکارانیش بێتەوە تایب وەڵا فەرقەکە هەمووی فەرقەکە ئەی هەر سیمای شاریش ناشین بێ ساوەتە سیرکەیە کات و چۆلە و سەجادەیە سەیر و سەجادانەکە وەختی وایە لەم سایدە سەری عەشۆ سارە وەستێ چاوەڕێی نەفەرەکە ئێوە چی وڵات چۆن وڵا خراپ وەکو بینیتان موچە تەنها بۆ موچەخۆر گرنگ نییە بەڵکو موچە بۆ هەموو تاک بەتاشی ئەم کۆمەڵگایە گرنگە لە کاسبکارێک لە شۆفەرێکی تاکسیەوە لە هەموو کاسبکارێکە لەم بازاڕای کارەکە یاخو لە هەر کۆڵەنەکە کارەکە ئەوی شەگرێتەوە موچە تەنها بۆ موچەخۆران گرنگ نییە بەڵکو بۆ هەمومان گرنگە بێموچەیی بازاری بە تەواوەتی سارد و سڕ کردووە و خەڵکی بە تەواوەتی خۆستۆتە نیگەرانی و ترس و قەلەقی و دڵە ڕاوچەوە ئێمە ئەمڕۆ لە کاتژمێر 3:30 و بەیانیەوە لە بەردەمێک لە بانکەکانە بووین و لەگەڵ بەشێک لە خانەنشینان گفتوگۆمان کرد کە لە بارودۆخێکی زۆر سەخت و دژوارە ئەم ماوەیان تێپەڕانووە بە هیوایەوەی کە هەموو شتێک باش بێ و ئێوەش سەلامەت بن